سلااوتان لێبێت و ئەم کاتتان باش لە دەڤەری باڵەکایەتیم بە دیاریکراویش لە کوێستانی پڕژێم. ئەو شوێنە ئەمڕۆکە شەشەمین ڕۆژی هاوینە، بەڵام کەش و هەوایەکی یەکجار فێنک و بەفر لەم شوێنە تا ئێستا ماوە. هاوڵاتیان بە مەبەستی خلیسکانی سەربەفرێ دێنام شوێنە بۆ کات بەسەربردن و پشودان. ناوچەی پڕژێ یەکێکە لە شوێنە هەرە فێنک و دڵگیرەکانی سنووری دارەی سربەخۆی سۆران و دەڤەری باڵەکایەتی. ساڵانە لەم وەرزەی ساڵ تا هاوین خەلاص دەبێ، گەشتیاران لە باشوور و ناوەڕاستی عێراق هەمیش لە هەرێمی کوردستان ڕووی تێدەکەن. بزانم خێزانێک لێرە هاتوون بۆ ئەوەی کە بزانم لەکوێ هاتوون و چەندەمین جاریانتی بێنە کوێستانی پڕژی هەندێک گفتوگویان لەگەڵەکەم. سلااوت لێبێت. لەکوێ هاتوون؟ وەڵا لە ڕواندزەوە. چەندەمین جارە بێت؟ وەڵای و هەوسار دومین جارە دەین. بارێ هەفتەی پێشش هاتین. ئەرێ وەڵا خۆشە خۆش نییە بەخوارێ وەڵاجەوەکی زۆر خۆشیە، فێنکە و بەفریێ لێ و ئارێ وڵا جێشی زۆر فێنک و خۆشە. بەنیاز نەتاکەی بمێنەوە بەخوا هەتا هێوارە درەنگی شاڵانانیش بخۆین ئینشاڵڵا هەنجێگەڕێنەوە. تەنان و شت و ئامادەکردیە هێنات لێرە دەخۆن. بارێ ئەرێ وەڵا نیورانە شانی هەلێرە بووین، جەوەشی زۆر خۆشیە و فێنکە و مەترسی نییە بنەم کەویە بەفرانە؟ بە قورعان بەرێ وەڵا هەیتی بەرایەتە حەزە وەڵا سەلامەت بسپاسەکە سەلامەت بێن گۆش بەخێرن سەلامەت. منداڵ وە گوتم خێزانێکە لە ڕوانز هاتوون بۆ ئەوەی کە لێرە یاری خلیسکانی سەربەفرێ بۆ خۆیان بکەن. چۆنی؟ باشی لە ڕوانزەوە هاتیوە نیە؟ نام لە هەولێرە. لە هەولێرەوە یەکەم جارەبەی تێرە؟ خۆشە؟ زۆریش هەولێر گەرمە وانە؟ زۆر. چۆنی؟ لە تۆ قسەم بۆ بکە گۆران یەکم بۆ بڵێ دوورانی ئەدی چ دەڵێ چ دەزانی؟ لە هەولێر. لە هەولێرەوە هاتی؟ هەولێر گەرمە؟ ئەی دەست خۆش بێ دەست خۆش بێ. ئافرەتێکی ترش لێرەیە بزانم ئەو لەکوێ هاتوو؟ لە ڕوانزەوە هاتی یان لە هەولێرەوە هاتی؟ هەولێر گەرمە بە خۆت دەزانی. یەکەم جارەبەی تێرە؟ ئەرێ وەڵا. چ داواکاریەکت هەیە لە ڕووی ڕێگاوبان خزمەت گوزاری زیاتر بۆ هێرداوی کرد؟ بینیم کە هەورازێکی قورس بوو، منداڵی بچووکتان وێ بوو. ئەرێ وەڵا بەسەرکەوتنەکەی زۆر ناخۆش بوو. هیوادارن کە خزمەت گوزاریش باش بۆ بکرێت. باشە. هەست بەچی کرد کە یەکەم جارەبەی تێرە؟ وەڵا هەست بە دڵخۆشیەکی زۆر کرد. دەست خۆش بێ بەخێر. مەمنون سەلامەت. زۆر زۆر سپاس. وە گوتم ئێرە پڕژەی دەڤەری باڵەکایەتی هەرچەندە تیمەکانی بەڕوبەرایەتی بەرگری شارستانی سۆران ڕێنمایی خەڵکەکەن کە لەسەر ئەم کەویە بەفرانە خلیسکانەی نەکەن، یاری نەکەن لەبەرەوەی مەترسیدارن، بەڵام ڕێگری لە خەڵک ناکرێت. خەڵک بۆ مەبەستی کات بەسەربردن و پشودان دێنە ئەم شوێنە دڵگیرە. ئاوێکی سازگار کە ئێستا شەشەمین ڕۆژی مانجی هاوینە، بەهۆی بەرزی پلەکانی گەرمە ئاو دەتوێتەوە، بەفر دەتوێتەوە، بۆیە ئاوێکی سازگار لە کوێستانەکان دێتە خواروە تێکەڵ بە ڕووبارەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران و دەڤەری باڵەکایەتی دەبێ. وردە وردە خەڵک لە خوارەوەش دێت بۆ ئەوەی کە بێتە ئەم شوێنەی پڕژەی دەڤەری باڵەکای. هەرچەندە لە ساڵانی ڕابردوو خەڵک بەهۆی ئەوەی کە ناشارەزا بوونە لەم شوێنە یاریان کردووە و کەوتونەتە ژێر ئەم کەویە بەفرانەوە، هەبووە جانی دەزا و هەبووە بریندار بووە. وردە وردە خەڵکەکە دێم ڕۆژ پێنجشەمە بۆ ئەوەی خەڵکەکە لە ڕۆژانی پێنجشەمە و هەینی لەم شوێنانە پشوو ئەدەن کە ئاو هەوایەکی یەکجار سازگار و فێنج هەیە و پلەکانی گەرما لەم شوێنە 27 پلەی سیلیزیە کە ئەمەش بەراورد بە هەولێر و ناو ئیدارەی سۆرانیش هەوایەکی تا بڵێ فێنک و سازگاریە لەبەرەوەی کوێستانە هەروە بێ کە ئاو هەوای ئەم شوێنە سازگار بێت. لەبەرەوەی ئێستا وەگوتم ئەمڕۆ دووەمین ڕۆژی چلێ و شەشەمین ڕۆژی مانگی هاوینە لێرە. بەفر هێشتا نەتواوەتەوە و بەردەوامیش دەبێت ئەم بەفرە دەمێنێتەوە تا نزیک مانجی نۆبەڵێ.